ئێوارەتان باش بیسەران و بینەرانی خۆشەویستمان خۆشحاڵم لاڵقەیەکی دیکە دێم وڵاتان هیوادارم هەمووتان ژیانتان بەخێر بگوەزارێ. ئەم ئێوارەیە لەم پرۆگرامە میوانێکی تایبەتم هەیە. ئەکتەرێکە لە هەمان کاتە دایکە، مامۆستایە، لە زۆرێک لە بوارەکانی ژیانە ڕۆڵی تایبەتی هەیە. دڵنیام کە هەرێکێک لە ئێوە بە ڕۆڵە جیاجیاکانی بینیوتانە و بە هەر یەکێک لەو ڕۆڵانەی بە جۆرێک جێی خۆی کردوتەوە لە دڵی ئێوە و ڕەنگە زۆرێکی ژەبوو بێت لە مۆڵ و لە بازاڕەکان تەنانەت بانگیشتان کردبێت بەڵام پێش ناوەکەی خۆی بە شیرین یاخود بە کچەکەی حاجی بانگتان کردبێت. زۆر خۆشحاڵم خاتمەڕواکە لە ستۆدیۆی ئێوارانی سێمایی لەگەڵمانیت هەم بینەر و بیسەرە بەڕێزەکانیشمان دەتوان گوێ بیسمان بن و بەخێر بێی سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوە کە بۆ ئەم بەسەرکردنەوەیە مەمنونم. زۆر سپاس دەکەین ئێمە خۆشحاڵین کە ساتێکێک و بەڕێز لە نزیکەوە دەبینین. سپاس. سەرەتا ئەمەوێت لە هەواڵپرسینیەوە دەست پێ بکەم لەگەڵ بەڕێستان کە ناڵین ماوەیەکی زۆرە بەس کەمێک دابڕاون لە دوای ئەوەی لە کۆمەڵێک دراما و بەرهەمی جوانە بینیمانن هەم لە گەردەلوول و وەسێدنامە و تەنانەت لە فیلم و سینەماییشا بینیمانن و لە دوای ئەوانەوە ئەتوانین بڵێن دابڕانێکی کەم ڕوویدا ئایا خەریکی چین هەموو شتێک باشە بۆچی دابڕاون؟ سپاس دەکەم. ئەو دابڕانە هۆکاری خۆی هەیە. یەک لەوانە من دانەبڕاوم لە کاری هونەری بەڕاستی تقریبەن ئەوە چەند ساڵێکە دوورکەوتومەتەوە ئەویش هۆکارەکەی چییە؟ یەکەمیان کاری ئێستا کاری درامی بێ و فیلم بێ بۆتە برادەرایەتی. یعنی یەک لەوانە ڕێزم هەیە بۆ دەرهێنەرەکان بۆ ئەو کاستە جوانەی کە بەرهەمێک دروست دەکەن بەڵام ئێستا برادەرایەتیە. دووهەمیشیان ڕاستەکەی لە کاتێکا ئێمە نواندنمان کردووە و هەتا ئێستاش لە مێشکی بینەرەکانە ماوەتەوە کاری جوان هەبووە بەڵام ئێستا یعنی ئەترسیت کە کارێک ئەەکەیت یعنی ئەگەڕێنمەوە بۆەوەی کە هەنێک کات بە بێدەنگی دانیشین بەس سیر بکەین باشترە وەک لەوەی کە کارێک بکەین. ئێستاش سەردەمی خۆتەزانیت ینی ئەنتەرنێتە لە ینی واد لێ ئەکەن لە کارەکان پەشیمانە بیتەوە وا لە خۆت ینی بە کۆمنت و بە قسە هێرشێکی تەواوەتیت بۆ بن و یانیڵی ئەبێ منە و کەسە بم. هانی ئەم هۆکارانە وای کردو گینا من کارێکی باش هەبێت وەکو پێم وتی ئەگەر برادێکی نزیکیشم هەبێت دەرهێنەر بێ ئەو کاتە لە کارێکی تازە بەشداریەکەم. ئینشەڵڵا گرنگەوەی هەروەکوی کە لێت بینراوە و چاوەڕوان دەکرێت دڵنیام خاڵی هەرە گرنگەوەی بۆ بەرهەمی پوخت و جوان چاوەڕوانن کە ئەوە ئاواتی هەمومانە بەڕاستی بەرهەمی کوردی بەرهەمێکی پوخت بێ بەرهەمێک بێ کە بتوانێت هەموو ڕۆڵەکان بگەینێتە تەنانەت بیانیەکانیش نەک تەنها کوردی خۆمان چێژی لێ ببینێت. خۆی کەلتوری وڵاتان بەچی لە ڕێگەی هونەرەکەوەیە کە بڵاو ئەبێتەوە و ئەناسرێت ینی بەڕاستی گونا حێمەش ئێستا گەیشتوونەتە سەردەمێک گونا حەکاری ناشرین بکرێت چونکە لە هەموو ڕێکەوە خەڵک پێش کەوتووە بۆ ئێمەی کورد کاتێکە کارێکەکرێت ینی چەندها هەڵەی تایە وای لێت خەڵک کە بڵێن هیچ لە بواری هونەرا نازانێ بەڵام هەڵەت لێ ئەگرێت یعنی ئەمە جێگەی داخە بەڕاستی ئێمە لە هەموو ڕێکەوە پێش بکەین با لە ڕووی هونەرەکەشەوە پێش بکەوین نەک هەر کارێک بکرێ بڵێ ڕاستە کاری هونەری هەر هەبێت بەڵام هەر وەکو ئەبێت با بێکەم و کوڕی بێ ئەگەر هەشەکەم و کوڕیەکانی با کەم بێت یعنی زەق نەبێت بڵین ئەو کەسانی لە بواری هونەرەکەن بتوانن ڕەخنە بگرن نەک کەسێکی سادە بێت یعنی بینەرێکی اعتیادی بە تایبەتی دراماژە چێتە هەموو ماڵێکەوە وەکو شانۆ نیەشانۆ کۆمەڵێک هونەرمەند دەیبینێت بەڵام دراما فیلم ئەچێتە ماڵی هەموو کەسێکەوە عنی لە بچووکەوە تا گەورە ئەیبینێت بۆیە ئینشاءالله ئەمەش بەرەو پێش بچین و کاری جوان بکرێت و زین چۆنە بێت ئینشەڵڵا کاری جوانتر دەکرێت لە بەرەوەی ئێوە و کۆمەڵێک هونەرمەندی بەڕێزمان هەیە کاری زۆر جوانیان کردووە. حەزەکەم مانگەڕێنی تۆ بۆ کاتێک کە بەڕێزت بڕیارتدا پەیمانگای هونەرە جوانەکان هەڵبژێری و لەو کاتە ئایا قورس نەبوو وەکو ئافرەتێک بە هەمان شێوە چونکە هەر خۆی بۆ خۆی گرنگە خانمان بخوێنن بگەنە پلەیەکی ئەکادیمی و پلەیەکی ئاسێکی بەرزی خوێندن جا لە هەمان کاتە من ئەوەش پرسیارە لەلام وەکوی
خوێندوتە لە خوێندنەکەشدا هوەر هەڵبژێری وەکو کەسێکی ئەکادمی بی ئایا ئەمە قورس نەبوو لەو کاتە و چۆنە بڕیارە داوە؟ با زۆر قورس بوو چونکە سەرەتا خێزانەکەم حەزیان ناکرد بەزووتم هەر ئەچم یان ناخوێنم یان ئەوەتانە بێت هوەرە جوانەکان تەواوکەم ئەیتر وا ڕێککەوت و یعنی حەزەکەی خۆم وای کرد کە ئەو خوێندنەش هەڵبژێرم سوپاس بۆخوا کە ئیتر وەرگیرام لە هوەرە جوانەکان و ئیتر ساڵ بە ساڵ یعنی وابوو لە ساڵێکە بڵێن 2 بەرهەم 3 بەرهەمم هەبوو ئەو کاتە شانۆ بوو هەتا مەرحەلەی 4 کە لە مەرحەلەی 4 کاک جەلیل هاتە پەیمانگا و لەوێ ئێمەی هەڵبژارد بۆ بەشی یەکی گەردەلوول. بەڵێ سەرکەوتوو بن ئەوە تایبەتر حەزەکەم لەسەر ئەو ڕۆڵ لە دواتر قسەی لەسەرەکەین بەس با هێشتا لەناو پەیمانگان بمێنینەوە بەڕێزت هەر لە کاتی پەیمانگا بڕیاری هاوسەرگیریشتاندا خێزانتان پێگەێنا و کاتێکەوەسە کە مەسەلەن ماڵەوە جارە ڕازینەوە بچیتە پەیمانگا و جا لەگە خوێندنیشە ئەوە چۆن بۆ ئەزبوونە بەتایبەت پێما بێ هەمیشە هەموو دەڵێن لە کۆمەڵگەی ئێمە هاوسەرگیری خۆی بەخۆی بۆ خانمان قورسترە ڕاستە وەڵی ئەوە سوتفە بوو ئیتر قسمەتەکە وای کرد کە ئەو زەواجە دروست بێت و ئیتر سپاس بەخواش کە خێزانەکەم ڕۆژ بە ڕۆژ بڵین پاڵپشتیان کردم کە زانیان من چوومە پەیمانگا و یعنی سیقەیەکی تەواوەتیم دروست کرد لەلایەن وای لێ هات کە خێزانەکەم یعنی حەزیانە کرد لە ئیشا بەردەوام بم کە ئەشیان و دمەچۆ یعنی ئێستا پاڵپشتێکی زۆر من یعنی هەر لەو کاتەوە هەتا ئێستا سوپاس بۆخوا هەم هاوسەرەکەم هەم خێزانەکەشم بە بەردەوامی یعنی ئەگەروانە بێت چونکە بەڕاستی ئافرەت بیت هونەرمەند بیت دایکیش بیت زۆر قورسە لەگەڵیا ئەیتر بەس بە هاوکاری ئەوان و یعنی توانای خۆشم وای کردووە کە بتوانم هەمووی ڕەبت بکەم بە یەکەوە و بتوانم بەردەوام بەدڵنیاییەوە ئێمە مرۆڤ هەمیشە لە ژیانیا باسی سەپۆرتەکانی دەوروبەری دەکرێت بەڵام ئەگەر کەسێک خۆی ئامادە باشی نەبێ چەندێک سەپۆرتی باشیشی لە دەوروبەر بێ بەڕاستی ناگاتە ئەنجامێکی باش هەروەکو نەمامێک گەر خۆی تەندروست نەبێ با چەند شوێنەکەی و کەش و هەوای باش بێ و ئاوی باش بدرێ ئەوە گومانی تێدانێت کە توانەکانی خۆتان توانیتان سوود لەوە وەربگرن بەداخەوە یعنی ببوورە هەش بووە توانایکی باشی هەبووە بەڵام کە خێزانەکەی پشتگیری نەکردووە یعنی زۆر دوورکەوتەوە یەکێک بۆ لەو کەسانەی کە لە پەیمانگایە یعنی دیار بووە بەڵام کە تەواوی کردووە هیچ کارێکی نەبووە یعنی ئەوەش بەڕاستی جێگەی داخە بەداخەوە بۆ هۆکارە کۆمەڵایەتیانە دەتوانین بڵێن کۆمەڵێک لە هونەرمەندانی بەتوانەمان لە دەستداوە بەڕاستی یعنی ئێستا ئەو وەجبەی من چەند کەسێک یعنی بە پەنجەی دەست ئەژمێرێن لەو سەردەمەی منە کە ما بێتەوە تا ئێستا مەڕوەخان وەک خۆت لەو سەردەمەی تو ئەو ڕێدا بەڵام پێت وایە تاکو ێسەژە و کێشانە و ئەو بربەست و ئاستەنگانی ئافرەتان هەرما بێت بەتایبەت لە کاری هونەریدا بەڵێ بەڵام یعنی تا ئەو کاتەی ئێمە زۆرتر بوو وەک لە ئێستا باشترە بەڵام هەشە لە ناو هەنێک خێزانە یعنی ئەوەی پێ ڕاست نییە ئەسڵەن زۆری شە بووە بە منی و تۆ ئەیوت تۆ چۆن یعنی ئەهێڵن تۆ چۆن وە بۆ یعنی خۆ من کارێکی خراپم نەکردووە یعنی بەس من ئەوە گەڕێنمەوە بۆەوەی کە چەند کەسێک هەیە یعنی لە هەموو بوارێک نەک بەس هونەر لە هەموو بوارێکە چەند کەسێک هەیە کە یعنی ئەو ڕێگەی ئیشکردنەی ئەقۆزێتەوە بۆ کاری خراپە کەمە وای کردووە ئیتر بەو چاوە سەیرەکەی نابە من هونەری یعنی لە هونەرا بەشداری ئەەکەم و ئەو ڕێڕەوەم گرتوۆتە ڕێوە یعنی شەرت نییە من کەسێکی خراپ بم هەر کەسە ساحێبی خێزانی خۆیەتی ساحێبی کەرامەت و شەرەفی خۆیەتی بەڕاستی هەنێ شت هەیە قورسە بەڵام ئەشکەوێتەوە بۆ کەسەکان خۆیان زۆر ڕاستە لە کۆمەڵگەی ئێمە پێت وایە زیاتر لەسەر خراپەکان ئەگەر خراپێک ببینن بەگشتی بە خراپەکان مەسەلەن دواتر تۆش ڕازگایەکەن یاخود باشەکان زیاتر بەگشتی کۆمەڵگەی ئێمە کامیان زیاتر بڵاوە بێتوتیانە بۆ چ چاوێ سێرەکە خۆی ئێستا باشە یعنی سوپاس بۆخوا خەڵکەکە ئەوە نییە ڕۆشن بیرتر بووە یعنی چاوکراوەتر بووە ئەوە وەک جاران نەماوە ڕاستە جاران زۆر شتە بۆ بەڵام ئێستا نە ئێستا خەڵکەکە زیاتر واقعیانە شتەکە ئەبینێت ئەوە نەبووە هەر بە وتی بێت بۆیە ئەلحەمدوللا ئێستا باشترە بەڵام هەنێ خێزانیش هەر هەیە یعنی چۆن هەر لە ئەوڵەوە هاتووە تا ئێستا ژوایە
هەرشمێنێت جیاوازەکانی طبعاً بەڵێ ئەگەر وانە بێت نابێت ژیانیش بەردەوام نابێت بە بەرز و نزمیەوەیە جیاوازەکان دەرناکەون. مەڕواخان هەم لە خێزانی دووهەمی ئەو خێزانی هاوسەرەکەت کە چویتەتە خێزانی ئەوانەوە بە هەماشێ هونەرمەند هەیە. بوونی هونەرمەند لە خێزانەکەی بەرامبەرت یاخ خێزانی ئێستت دا چنێک گۆڕانکاری هەبوو بۆ تۆ پاڵپشتی ئەوان چۆن بۆ تۆ؟ نە من پێت ئەڵێم خێزانی کە چوومەتە ناوە خێزانش پاڵپشتێکی زۆریان هەبووە بۆم، یعنی دایما شانازیان پێوە کردوم. طبعاً کە ئەوانیش کاری هونەری بکەن بۆ من خۆشترە، یعنی زیاتر ڕێگەکەت بۆ فراوانتر ئەبێت، تێگەیشتن زیاتر بەڵێ الحەمدولله. سپاس بۆخوا ئینشەڵڵا هەروە بێ. هەرچەنە لە نێو قسەکانی ترمان ئاماژەت بۆدا کە ئەرکێکی گرانە ئەو ئەرکە پیرۆزانەی وەکو ئافرەتێکەتە. ئەمە با من بەو شێوەش بۆ داڕێژمەوە ئافرەت بی هونەرمەند بی دایک بیت بۆ سێ کوڕی جوان و بەڕێز و لە هەمان کاتە بەرهەمە هونەرەکانیش بتوانی باڵانسێ بکەیت و مامۆستاش بیت. هەموو ئەمانە چۆنە توانیتە باڵانسیان کرد لە ژیانت و چۆن تا چەندێک توانیتە ببیتە پێشەنگێک بۆ ئەو ئافرەتانەی دیکەش کە لە ژیانیانە توانن چەند کارێک بکەن چەند ڕۆڵێک ببینن. خۆی کاتێکە ئەتەوێت لە بوارەکەی خۆتایان چەند شتێک لە ژیانی خۆت هەم بە ئیش ئەو بوار ئەو حەزەی خۆت، چونکە ئێستا ئێمە هونەر ئەگەر حەز نەبێ بڕوا بکە قەت نەمانەتوان، چونکە هیلاکێکی زۆریەوێ بێجگەوەی کە ڕخنەیەکی زۆرت لێ ئەگیرێ، بەڵام ئەم حەزە وای کردو ئەگینا هیچ سوودێکیکەی نییە، خۆشەویستی بینەرەکە وای لێ کردو کە تۆ بەردەوام بی. دوای ئەوە بێت تۆ بڵین بۆ ژیانی تایبەتی خۆت ئەبێ کارێکی کەش هەڵبژێری لەگەڵ یا ئەوە کە من مامۆستام بەس باشە مامۆستای هونەرم، یعنی هەمووی بەڵێ تێڵکێش بووە لەگەڵەوە شابێ قوربانی زۆر بیت بەڕاستی، یعنی قوربانیەکی زۆر لە ژیانی خۆت بی هەنێشت هەیە، یعنی ئەوە من لە خۆمی حرامەکەم بۆچی بۆی کە کارەکەم بەرەو پێش بچێت، یعنی هەنێشت هەیە نابێ بیکەی ئەبێ قوربانی بە زۆر شتی کەت بی. ینی ئەمە وای کردو کە بتانی لە کارەکەی خۆت بەردەوام بیت و سەرکەوی، واتە بێ هەنێشت بکەی بە قوربانی بۆەوەی ئەو حەزەی خۆت بەرەو پێشبەری. پێت وایە لە بەهۆی کارەکانتەوە کەم تەرخەمیت هەبوو بێ یاخود بە پێی خواستی خۆت نەبوو بێ ئەو ڕۆڵێکی گەڕاوتەوە دایکایەتی بۆ کاکە ڕۆمان و کاک تەمەن و کاک ڕۆڤان ئەگە هەڵام نەکرد بێ، پێت وا بۆ هیچ کاتێک تووشی حاڵتێکی وابی بڵێ من کەم تەرخەمیم کردووە لە دایکایەتیم؟ زۆر کات سەرەتا بەردەوام ینی لە کاری هونەری بووم، ئەوە تۆزێ دووریە خستمەوە، ینی کاری وا هەبوو تەسویرم هەبوو بە 2 هەفتە بەجێمە هێشتن، بە 2 هەفتە چوم لە شوێنێکی ینی بڵین تەسویرم هەبووە لە کۆیە من 2 هەفتە بەجێم هێشتون، یعنی ئەمە وای کردو زۆر کات کە لە کاتی ئیسراحەتا بیرمە کردەوە سەیری ڕسمەکانمە من بۆ ئەماکەم، یعنی ئەو مناڵانە بۆ بەجێ ئەهێڵم، بەڵام حەزەکە وایە کرد. بەس ئێستا لەم ئەخیرە ینی قەرەبووی هەموویم بۆ کردوونەتەوە بەردەوام لەگەڵ یانام و ئەوانە، یعنی هەستەکەم کەمێک قەرەبووی ئەو کاتەم بۆ کردبێتنەوە. بەڵێ مەمنون سوپاس. هەمیشە دایک لە لای مناڵ پیرۆسترینە، ینی بێخەم بە لە پاڵ ئەو کارانی باسمان کرد ماوەیەک پێشکەشکاریشت کردبوو، بەڵام وەکو پێشکەشکارەکەش بۆ منداڵانت هەڵبژارد، کارکردن بۆ منداڵان و خواستی تۆ مامەڵەکردن لەگەڵ منداڵانە چۆنە؟ کارکردن لەگەڵ مناڵانە کارێکی خۆشە، بەڵام ئەبێت بچیتە جیهانی ئەو مناڵانەوە، ینی وای کرد کارەکە خۆش بوو، بەلامەوەش سوتفە بوو، ینی سوتفەیەکی زۆر سیر بوو پێیان وتم، ئەویش چەند بەرنامەیەکم کردوای ئەوە قورس بوو بەڕاستی، ینی هەنێشتیش هەیە لە بواری خۆت هەڵی بژێری باشترە، ینی لەوانەیە ئەوە بواری من نەبێ کەسانی زۆر باشتر هەبن لەو بوارەیە پێشکەشکاری من لەوانەیە لە نواندن باش بم، بەڵام بەڕێزت لە پێشکەشکاری باشتر بی، یعنی ئەوە وا ئەکات کە نەتوانی بەردەوام بی لەو کارەیە بەڕاستی، قورسی شەبێت، ینی هەموو کارەکان بتوانین هەر بۆی بڕۆی نابێت. لە ژیانە سەرکەوتن ئەوەیە کە تۆ ئەوانەی خواست لێتی بڕۆی بەڵام تاقیکەیتەوە، ماشنیە لە هەمووی بەردەوام بی. هەم ئەوتەی جوانمان هەیە ئێمە لە کۆنی کوردی خۆمانە دەڵێ لە شتێک هەموو شتێ بزانە لە هەموو شتێ بزانە، بەس بەو مەبەستەی کە ئەو کەسانی کاتێک کە دەگەڕێن لە ژیانی خۆیان بتوانێت ئەو شتە بدۆزێتەوە کە هەمووی دەزانێت. خۆشبەختانە ئێوە
بەڕێستان هەر لە سەرەتاوە بواری ئەکتەرێکەکەتان زۆر پێ باشترێ ناو حەز و خولیان خۆشتان زیاتر دیارەت بێگومان ئەگەر حەزن نەبێ ناتوانانی بگەیتەوە. بەڵێ ئەو ڕۆڵانی کە دەیبینیت و ئێمە بینیمانە کارکتەرەکانی بەڕێزت بەگشتی ڕۆڵی کەسانی لەسەر خۆ و هێمنن دەژڵێن لە ژیانی ئاسایی خۆشتا هەروەهای بەڵام پێم وانییە ژیان هیچ کەسێک هەبێ ژیانی ئاستەنگی بۆ دروست نەکرد بێت بێزاری نەکرد بێت لە ژیان تا چی بوون و شتانی زۆر تووڕیان کردویت گەیان دویانیتە ئاستێک لەو بێدەنگی و هێمنیەت بتێن نەدەرەوە زۆر کات ناحەقی بەرامبەر واد لێ کاکە و بێدەنگیت نەمێنێت یعنی هەنێشت لە ژیانە کە نەتکرد بێ یعنی تۆ بە مەبەستێک نەتکرد بێ بەڵام بەرامبەرەکە بە غەڵەت لێت تێئەگا یان کاتێکە غەڵەتێکی زۆر گەورە بەرامبەرە دەکرێت ئەو ناحەقیە یعنی واد لێ کات لەو بێدەنگیەوە ببیتە کەسێکی کەکە نەناسرێتەوە یعنی بەرامبەرەکە تووشی شۆکەکەی خۆی ئەوەش کێ واد لێیەکە بێگومان بەرامبەر ناحەقی بەرامبەرەکان واد لێیەکە کە یعنی زۆر کات ئەڵێم لەوانەیە و لەسەر خۆی و هێمنی و بێدەنگی من وای کرد بێ کە بەرامبەرەکە ئیستیغلالت بکە بەڵام هەنێک کەس لە ژیانە قابیلی ئەوە نییە وای لەگەڵا بکەیت یعنی جاران زۆر شت بە مروری زەمن و تەمەن واد لێ ئەکات کە هەنێ شت هێڵێ و کاتە بووە یعنی بۆچی من ئەوەم ئەزمونونەکان فێرتەکە بەڵێ ئەزمون واد لێیەکە کە بگۆڕیت کەسێکی کە دەربچیت یعنی خۆی کە ئەو کاتە تۆ ئەگۆڕیت تۆ هەر تەبعی خۆتە بەڵام چییە ئەبیتە ئاستی ئەوەی بەرامبەرەکەت بۆیە پێی سەیرەکە تۆ گۆڕاوی ئەینا تۆ نەگۆڕاوی بەڵام کاتێک وەکو ئەو تەعاملەکەی وەکو ئەو جوابی ئەیتەوە پێتەڵێن گۆڕاوی ئەجینا کەسەکان مستحیل ئەگەر ناحەقیەک بەرامبەریان نەکرێ بگۆڕێ بەدڵنیاییەوە دەڵێن ئەوەندەت لەگەڵەڵێن تاوەکو لە خۆت ئەدهێننە دەرەوە بۆی دواتر پێت نیشان بن بڵێن ئاها تۆش گۆڕ بەڵێ ئینشەڵڵا هەمیشە لە ژیان تا بەو ئاراستێ شتەکان دێنە پێشوەکە خۆت خوازاری مەڕوا خان ئێستا سەرقاڵی چین وەکو هونەر شتێک هەیە بەرهەمێکی تازە هەیە یاخود بیرکردنەوەیەکتان هەیە بۆ بەرهەمێکی هونەری ئێستا هیچ کارێکی تازەم نییە بەڕاستی ئێستا کارکردن زۆر قورسە یعنی قەرارێکی قورسی ئەوێت کاتێک کە تۆ کار ئەەکەیت ئەبێت خۆت دابنی بەرەنگاری هەموو شتێک بیتەوە یعنی ئێستا هیچ کارێکم نییە وەکو پێم وتی نازام هۆکارێکی چێ من وا دوور کەوتومەتەوە مەرجنیەوەتە خواستی تاوەتی خۆشتان نەخێر من ئەگەر ئێستا کارێکی باش بێ و پێم بوترێت بەیانی ئامادەم بیکەم بەڵام بەڕاستی هەنێک کار هەیە ناتوانم بیکەم یعنی نامەوێت قسە و باز بێتە سرم کە ئەوە نەم کار کردو کە بتوانم ئێستش کاتێککە ئەچمە دەرەوە زۆر کات دەڵێ فلان کەس تۆیت بەدەنگە ناسیمە یعنی ئەوە زۆر سەیرە پشتم لە کەسەکە بووە یان زۆر کات ئەوە من لە مەکتەبم دایکی تەلەبە و شەدیان یان باوکیانیان و ئەمانە نەکەوتومەتە قسەش بەس بڵین سوتفە لەگەڵ مامۆستایکی کە قساکەمەڵ تۆ فلان کەسی یعنی ئەوە لە مێشکیانە ماوەتەوە بەڵام کاری ئێستا بەداخەوە کاری ئێستا وای کردو هەر ماوەیەک لە یعنی مێشکی بینەرەکە ئەمێنیتەوە لە بەرچاوی ئەمێنیتەوە دوای ئەوە ونی نادناسێتەوە ئەمە هۆکارەکەی چییە کاتە کارەکان یعنی خەلەلی زۆریان هەیە بەڵام نەبوون یعنی هەر بوونیان هەبێت لە نەبوونیان باشترە بەدڵنیاییەوە بەڵام ڕێک وایە بەرهەمێک گەر نەمایەوە لە هۆشی بینەرەکانیە زیندوو نییە وەکو پێویست مەڕواخان ئەزانم لە دەرەوە ئەوە چەوەکو جەرام خۆش باسی کرد بەس وەکو ئەوەندەی من بیستومە زیاتر بە شیرین خەڵکت ناسێتەوە بانگت دەکات خۆت هۆکارەکەی بۆچی گەڕین تۆ هەر لە ڕووی کوالیتیەوەیە یان وەکو ڕۆڵ بینینەکانی خۆشت لە نێو درامەکانە پێت وایە بۆچی ئەو ڕۆڵە زیاتر لە لای خەڵک ماوەتەوە و بانگت دەکەن پێی خۆی ئەو کاتێککە درامای گەردەلوول دروست بوو نمایشکرا خەڵک تامەزرۆ بوو تامەزرۆی کارێکی هونەری بوو یعنی چۆن ژاڵە کرا بوو هەر لە مێشکی بینەرەکانە ماوەتەوە هەتا ئێستا کاتێکیش کە یعنی گەردەلوول کرا و باسی نەهامەتیەکانی کوردی کرد ئەمە خەڵک یعنی ئەوە نیە بە پەرۆشێکی زۆرەوە سەیریانە کرد ئەمە وای کردووەمیان کارەکەش کارێکی جوان بوو بەڕاستی یعنی خەڵکەکە هەمووی کە بینەرەکان سەیریانە کرد هەستیانە کرد ئەو لەحزانەیە کە بەسەر خۆیانە هاتووە سێهەمینیان ئێمە بە ڕاستگۆیانە تەمسیلمانە کرد ئەو کاتە یعنی چەنەها مەشهەد هەبووە ئێمە بەڕاستی گریاوین بەڕاستی کاتێک کە عەسکەرەکان هاتوونەتە سەر ماڵی حاجی یعنی ترساوین
ئێمە ئەو کاتە بیرمان نەبووە، بەڵام گەورەکان کە باسییان کردووە بەو هەر بە شتێکی احتیادی وەرمان گرتووە، بەڵام کاتێک ئێمە لە ناو لەحزەکان نابووین شتێکی کە بوو بەڕاستی گریاوین، بەڕاستی ترساوین، یعنی ئەوە وای کردوێمە بە دڵسۆزی ئەو کاتە تەمسیلمان کردووە لە هزر و هۆشی بینەرەکان ئاماوەتەوە. هەمانە و هەستە خۆتان هەستان پێ کردووە تاوەکو بیگەێنە بینەریش. بەڵێ بەڕازگۆیانە تەمسیلمان کردووە، بەڵام بەداخەوە هەنێک ئێستا ناڵێم یعنی زەربی سفر نەخێر ئەکتەری ئێستش زۆر باشمان هەیە نواندنەکات کە بەردەوامیشن لە کارەکانیان، بەڵام هەنێکمان هەیە یعنی گوناح پێیان بوترێ ئەمانە ئەکتەرن هونەرمەندن، یعنی بەس بۆ خۆ عەرزکردن لە ناو کارەکانان. بۆچی یعنی بۆچی بۆ واد لە خۆ ئەەکەی بۆ خۆت ئەگۆڕی؟ هونەرمەندێک لە کاتێکە مەڕواخان پەیمانگەی هونەرە جوانەکانیشی تاواکرۆ بەشی شانۆ هەڵبەتە بینینێکی تر تێگەیشتنێکی تریشت هەیە بەڕێزت وەک لەوەی کە وەک هونەرمەندێکە بۆیە حەزەکەم پرسیارە لە بەڕێستان بکەم ئایا پێت وایە ئێستا و هونەرێک ئێستەی بین ئەو ئەکتەرانە خواستی بینەرە یاخود تەنها بۆ زیادکردنی ڤیو و لایکی فەیسبوک و ئەم جۆرە شتانەیە هۆکارەکەی ئەگەر چی هەیە خواستی بینەر نییە ئەکتەری وابێت نەخێر، بەڵام هی ئێستا بۆ خۆی ئەژی بۆی ناوبانگ دەربکات، بۆی کاتێکە چووە دەرەوە بڵێ مە فڵان کەسە ئەو نە ڤیوی هەیە ئەو نە لایک و کۆمنتی بۆ بچووە، یعنی ئێستا ژیانی ئێستا بەڕاستی بۆتە ئەوەی کە ژیانی بۆ خەڵک بژی، تۆ کارێک بە دڵسۆزی خۆت بکە ئەو کاتە بینەرەکە لە تۆ ڕازیە بێت، بینەرەکە تۆی ئاوا ئەوێت نەک بۆ خۆ عەرزکردن. جا بەڕاستی خۆ عەرزکردن و خۆ نمایشکردن لەم سەردەمە بەداخەوە بۆتە دیاردەیەکی زۆر باو. هەمیشە هیوای باشترین ئەخوازین. بەڕواخان جگە لە دراما لە فیلمی سینەمایشا بەڕێستمان بینیوە، بەڵام لە کاتێکا خۆت بەشی شانۆ تاواکرۆ کەمتر لە شانۆ بینیمانی و بۆیە هەموو پێکەوە ئەو پرسیارانەکەم زام ئەو هەنگاوە لە دراماکانە بۆ سینەما چۆن بوو و بۆچی بۆ شانۆ نەبوو؟ ینی خۆی ئەزانین چۆنە شانۆ نواندنی حەقیقی لە شانۆیە ئەکرێت. یەکەم یعنی نواندنیشم من لە شانۆ بووە کەواتە شانۆ یعنی ئەو نیە بەشێکی خۆشەویستە لە لای من، بەڵام کاتێک کە ڕێڕەوەکە سوودفە گۆڕاوە ئەگینا من هەموو ساڵێک یعنی لە شانۆیە بەشداریم کردو لە فیستیڤاڵەکانی پەیمانگا و بردومانەتە شارەکانی دەرەوەی سلێمانی، یعنی نازام کاتێک کە نواندنم کردووە لە شانۆیە لە ناو بینەرانەوە چوومەتە سەر مەسرەحەکە ئەوانەی تەنیشتم نەیانزانیوە من ئەکتەرم کە هەستاوم و نواندنم کردووە چونکە شانۆم خۆش ویستووە. دووەم کاتێکە گۆڕاوە بووە بە سوودفە کە لە گەردەلوول ئیتر بەشداریم کرد و یەک لە دوای یەک کارەکان پێم ئەوترا و بەشداریمە کرد و دوای ئەوە بۆ فلیم هەمووی سوودفە بوو، یعنی کاتەکەشی کەمتر ئەوێت چونکە من ئەرکی کەم لەسەر بوو دایکایەتی بوو دەوامم هەبوو. شانۆش بەڕاستی ئەبێت بەلایانی کەمەوە تۆ 6 مانگ لە قاعەیە پرۆڤە بکەی، بەڵام کاتێک کە تۆ لە درامایەکە بەشداری ئەەکەی یان لە فیلمێکە بەشداری ئەەکەی ماوەیەکە بۆ دیاری کراوە، یاری لەو ماوەیە تۆ تەواویەکەی، یعنی خۆی ئەمەش هۆکارێک بۆ بۆەوەی کە زیاتر من لە دراما دەرکەوم یان لە فیلمە. هەڵبژاردننی فیلمەکە و بەشداربوونت لە فیلمی سینەمایی چۆن بوو؟ ئەوەش هەر بە سوودفە بوو پێیان وتیان کارێکی وا هەیە حەزەکەین بەشدار بیت و دەوری سەرەکیش بوو، بە خۆشحاڵی ئەوە قوبوڵم کرد، خۆشە ئەو ئەزمونانەش تاقی بکەیتەوە. بەدڵنیاییەوە دراما بینەوە سەر باسی دراما و هەڵبژاردننی دراما ئەوانەی تیکە کە ئەگەر سوودفە بوو بێ ئەی دراماش تایبەتمەندێکی هەیە لای مەڕواخان بۆ هەڵبژاردن؟ دراما تایبەتمەندیەکی زۆر جوانە هەیەی لە لای من، بۆیە یعنی دراما بەردەوامە بم ئەگەر کاری جوان هەبێ بێگومان بەردەوامە بم، حەزم لێی بووە زیاترە چیتە دڵی بینەرەکانتەوە و وەکو پێم وتی سەرەتا لە هەموو ماڵێکە تۆ ئەبینیرەی کەواتە ئەوە خەڵک زیاتر تۆ ئەناسێ، خۆشیێکی تایبەتی هەیە یعنی چێژێکت پێ ئەبەخشێ کە ئەچیتە دەرەوە. نازم یعنی چۆن ئەڵێ هەر کارێکە ئەیکەین وەکو وایە دایکێک چۆن مناڵەکانی فەرقی ناکات لە بینیانە، ئێستا بڕوا بکە کارەکانی ژوایە، یعنی هەر حەزێکت هەبێ بۆ شتێک و ئەو کارانە، بەڵام
وەکو چۆن یەکەم مناڵ تایبەتە یەکەم ئیشیش هەر تایبەتە بێت. ئانی ئەو هەستانە بوو بەرهەمەکانی شەر بە هەمان شێوە بێت. تا ڕادەیەک لە زۆربەی بابەتەکانە باسی ئەومان کرد کە ڕاوبۆچوونی تۆ لەسەر بەرهەمی ئێستا ئەو شێوازانە بەس جارێکی دیکە لە ڕووە ئەکادمیەکەوە هەم بە بیسەران و بینەرانیشمانی هێنمەوە کە مەڕواخان ئێوە لە پەیمانگای هونەرە جوانەکان کاتێک کە دەرچوون و هەم کاری مامۆسایەتیتان هەیە وەکو لایەنێکی تری کۆمەڵگە بینینێکی ترتان هەیە. تێڕوانینی تۆ بۆ کارە هونەرەکان بەگشتی سەبارەت بە بابەتێک ئەسڵان هەروەکو نوکتەیەکیش باوە زۆرجار بۆ دراما کاتێک کە دەڵێم درامای کوردی وەکو ناوساجووی لە قۆنقازی بەس لە ڕەمەزانە زۆرە بێ پێ دوایە کە ئێمە کاتی ئەومان هاتووە لەو قۆناغە بینە دەرەوە کە تەنها مانگی و مانگی ڕەمەزان لە ساڵەکانە ئێمە درامانە بینین دراماکان زۆرتر ببن بەدەر لە تێڕوانینی کوالێتیەکەی بەس ئایا ئێمە بۆ درامامان هەر تەنها لە یەک مانگدایە کەمە پێدوانیە مەسەن کۆمەڵگەی ئێمە پێویستی بە درامای زیاترە خۆی ئەمە گەڕێتەوە بۆ ئەوەی کە کەمی کۆمپانیاکان کەمی سپۆنسەرەکان کە وای کردو بتوانن یەک کار بڵین بەرهەم بهێنن ئەژنای ئێمە ئەکتەرمان زۆرە دەرهێنەریشمان زۆرە کەواتە ئەگەر سپۆنسەر هەبێ ئەمە حکوومەت ئەگەر هەوڵێک بات یعنی کۆمپانیایەکی تایبەت دابنێت بەردەوام لە کاری هونەریە بێ وەکو وڵاتانی کە هەنی بۆ ئێمە بەس لە ڕەمەزانە ڕاستەکەی ئێمە بەس لە ڕەمەزانە ئەویش بۆ لە ساڵەکە بیهێنە و بیبا تەنها یەک بەرهەمیان بۆ دروست دەکرێ بۆچی لەبەرێڵێ نییە سپۆنسەرمانە سپۆنسەرەکانیش تەنها بۆ مانگی ڕەمەزان بەڵێ ئەنجا پارە زۆر سەرف ناکرێ سپۆنسەریش نەبێ خۆ تۆ ئیشکردنیش بەڕاستی خۆ بە هەوا ناکرێ ئەبێت بەداخەوە یعنی حکوومەت ئەبێت لە ئاورێک باتەوە لەولایەنە ئاور باتەوە لە هونەرمەندان کە چەند هونەرمەندی باش هەیە کە چەند دەرهێنەری باشیش هەیە نەکەر چەند کەسێکت بەتەنها بۆ ئەوانە بێت و بەداخەوە کارەکانیشیان یعنی ئەکرێت با بکرێت پێمان خۆشە بەڵام بە هینی نەبێت بە سادەیی نەبێت خەڵک بەرەو پێشەچێت هەمووی شارەزایی لە بوارەکان پیا ئەکات یعنی کە تۆ کارێکەکەی ئەزانیت سپۆنسەرت ئەبێ بە کارەکە بە باشی بکە هەمووی با دەستخۆشیت لێ بکە ڕێک وایە هەڵبەتە ئێستا ئێوە بەڕێستان لە پایتەختەژین ئەوە هەر یەکێکی دیکە لەو هۆکارانی بۆ جەنابتان دروست کردووە لە کارەکانتان دوورکەوت بێتنەوە یاخود دووری شارەکان لە یەکەوە کاریگەری دروست ناکات بۆ نمونە کارێکتە بێ لە سلێوانی لە دهۆک لە کۆیە کاتێکە لە شوێنی ژیانی خۆت نییە لەو شارە ئەستەنگ دروستە بێ بۆ تۆ لەو ڕۆ یا خودنا خۆی یعنی ئەگەر من مەبەستم بێت کارەکە بکەم ئەتوانم بڵێن ئەوە نیە حەلێکی بۆ دابنێم چکەوە کاری منە لە هونەرە بەڵام بڵێن ئەو کاستەی کە بڵێن منیان بوێت بۆ دەورێک ڕۆڵێک ببینم بیرەکاتەوە یعنی لە هەولێرەوە من بێنێتەوە بۆ ئێرە بێ شوێنم بۆ دابینکە مەصرفی هاتو چۆن بۆ بکات بەڵێ بەڵێ تێچووەکە زیاترە بێجاوە لەیەکی شکەیەکە هەر لێرەیە لەگەڵ خۆیەتی طبعاً ئەوەش کاریگەری خۆی هەیە تەنەها ئیش ناتوانانی بۆچی چکەڵێ خۆت تۆ لێرە نیت تۆ لێرە دانانیشیت ئەوە وای کردو کە ئەوەش یەکێک بێ لە هۆکارەکانی دوورکەوتنەوە بەڵێ بابینەوە سەر باسی خێزان هەرچەنە کات پرۆگرامەکە بەرەو کەمی ئەڕوا منداڵەکان بەگشتی یاخود هاوسەرەکەت تێبینی ئەوان چیە لە سەرکارەکەی تۆ دڵنیام لەوەی پاڵپشتن و باسمان کرد کۆمنتیان چیە لە سەرکارەکانە داوان ئەوی ئێستا کوڕە بچووکەکەم تازە وردە وردەوە نییە سەیری یوتیوب و شتەکاڵێ ئەوە چێ خۆ تۆ تەمسیلەکەی یعنی خۆم کە باسم کردووە وی زانیوە بە سوحبەت پێڵێم بەڵێ ئەڵێەوە تۆ لەوە بەشداریت کردووە لەوە ئەی بۆ ئێستا ئەڵێم ئێستا ئەوە تا ئیژ نییە و ئەمانە بەس جاران ئیشمانە بۆ پێیان خۆشە زۆر یعنی حەز ئەکەن کوڕە گەورەکەشم لە چەند ئیشێکرد لەگەڵ خۆما ئەمبرد یعنی نواندنیشی ئەکرد حەزی لێی بوو طبعاً هەنێک کات کە دراماکان ئەڵێ و بۆ ئەوە وابوو بۆ ئاوانیە بۆ فڵان شدواد نەکرد تێبینی خۆیان هەیە بەڵام ئەوەش خۆشە کە تێبینیەکانت پێ ئەڵێن طبعاً سەیرەکەن لێیتوە ئاوە تۆ زۆر خۆشە دایکە ببینیتەوە بەرەمێکی هەیە ئەوانە ئەڵێ ینی خەڵک تۆی ناسی واچیتە دەرەوە بۆیە وات پێڵێم ئەڵێم ئای تۆ ئەڵێ بۆ قسە ناکەی
یاڵم چی بڵم خۆم بڵم وەرەوە من فڵان کەسم فیزە نابا بە سوودفە بیبینی باشترە تا قوتابیەکانیشم هەروان یعنی ئەوە کاری خۆمیان پێپشانەیە ئەڵێوە تۆیت ئەوە نیە ئەوەڵ ئێستا نا ئێستا مویەزانن بەس سەرەتا کە بەڵێ بەڵێ ئەوە فڵان تۆی مامۆستاوە تۆی خۆبینیوە لە یوتیوب گەڕاین بزانین کارەکان تەبعەن ئەوە زۆر خۆشە ئیشەڵڵا هەمیشە سەرکەوتوترن و کار و بەرهەمی باشتردان دەبێت ئەگەر خاتون مەڕوا ئەکتەر نەبوایە لە چ شتێکی ترا لە چ بوارێکترا لە ژیانە ئەمانتوانی بیبینین حەزم لێتی ئەگەر ئێستش بوارم بۆ بگونجێت حەزەکەم لە یعنی ڕێگەیەکی قانونی بگرمە بەر و ئیشی تیا بکەم زۆر حەزم لێتی بەڵام بەداخەوە ئێستا ویستم لە ڕێگەی خوێندنەوە بێت بەڵام ئێستا نییە ینی بۆم ناگونجێ بۆ خۆم ینی وای کردو کە ئەو خوێندنە بوەستێت ئەینا زۆر حەزم لێ بۆ ئەو ڕێگەیە بگرمە بەر زۆر کا دەڵێم هێ منم لەسەر خۆم بەڵام هەنێشتی ناحەقی وام لێکە زۆر تند بم بەرامبەرەکەم بۆ قانونەوە خۆشترە وەکو پارێزەرێک یا بەڵێ بەڵێ حەزم لێتی بەڵام ئەگەر ئێستش ینی ئەو خوێندن هەبێت چکە من بە حکمەوەی کە مامۆستان بەیانیان دەوامم هەیە ئەگەر ئێواران ئەوە هەبێت ئەوە وەستاوە چەند ساڵە بێگومانەوە هەڵەبژێرەوە ئەگەر هەر نەبوو بەو هیواین بە کارێکی هونەری ئینشاءڵڵا تەمەن ڕێگە با کارێکی باش و بتوانێت دادپەروەر بێت ئینشاءڵڵا من زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی سەوباس لەگەڵ بەڕێستان و کارەکانتان و ئەزمونتان هێندە زۆرە کە دڵنیام کۆتایی نایە و زۆر شتی تر و بەرهەمی ترماوە حەزم کرد قسەی لەسەرکەین هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم خاتون مەڕوا هیوادارم کە هەمیشە ئەو خەمخۆری و دڵسۆزی کە لە بیرکردنەوەی بەڕێستانە هەیە لە کۆی گشتی هونەرمەندە بەڕێزەکانی دیکەش ببینین کە خەمی بەرهەمی نیشتیمانی دەخۆن خەمیەوە دەخۆن بەرهەمێکی جوان پێشکەشی نەوەکانی داهاتوو بکەن ئەو کەسانی کە ئێستا لە بەردەم شاشەکان دەبینێت چونکە بە دڵنیاییەوە دراما و بەرهەمە هونەریەکان پەیامێکی زۆر ڕازگۆیانی جوان و ئامۆژگاری جوانیش دەتوانێت بگەێنێ ئینشەڵڵا ئێوە هەر بەو جۆرە دەبن و ئەگەر دوا پەیامت شتێکی تایبەتە بێ شتێک من لە یادم کرد بێ لە وەڕەسان پرسم بفەرمون زۆر سپاستانەکەم سپاس بۆم بەسەرکردنەوەیە هیوادارم سەرکەوتوو بووم هیوادارم بەرنامەکەتان بەرەو پێش بچێت هونەرمەندە پەراوێزخراوەکان بهێننەوە سەر شاشە دەستان خۆش بێ زۆر سپاس دووبارە ئینشاءڵڵا بەرنامەی باشتر و باشترینیشەکەن دووبارە زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ بینەرە بەڕێزەکانمان هیوای کاتێکی خۆشتان بۆ دەخوازم هیوادارم ئێوەش هەمیشە لە خۆشی و بەختەوەریدا بن جارێکی تر سپاس خاتون مەڕوا محەممەد ئەکتەر زۆر سپاس